فڵاو ڕێزم هەیە بۆتان بینەرانی خۆشەویست فێژەمەوێ لە بەرنامەیەکی ترا بڕینی فەقیانەی گوڵتان بۆ بکەم. پێشتر کراسی کوردیم بۆ بڕی بوون، بەڵام ئەمەوێ ئەم جارە جیاوازیەکەی فەقیانەی گوڵە ئینشاڵڵا ئێوەش سوودی لێ ببینن. ئێستش دەکەین بە بڕینی کراسەکە. ئەوە شێوازی کراسەکە دەقەکەی وایەتە ڕێکی یەکتری بێ. من لێرە زۆر گرنگی بە بڕینی فەقیانەکاتم، چون خۆتان نەزانن پێشتر کراسی کوردیمان بڕیوە، ئەمە مەبەستمە فەقیانەکەیەتی. بۆ نمونە قیاساتی ئەم کەسەکە من بۆیە بڕم چەنە قۆڵی 34 من ئەبێ 36 ببڕم. لەبەرچی لەبەرەوەی قۆڵەکە 2 سانتیمی بۆ تەقەڵە و سەرسنگیشی سەدە من ئەبێت چەند ببڕم 105 ببڕم، لەبەرەوەی 105ەکەی تر باش دەرەچێ بووی. بۆ بڕینی فەقیانە گوڵەکە ئەبێت چەندێک تقریبەن لە 45 سانتۆی تر تۆ ئەتوانی دەست پێ بکەیت بۆ ئەوی فەقیانەی گوڵەکە جوان دەرچێت. نابێ لێرەوە دەست پێ بکەیت، کە لێرەوە دەست پێ کرد ئیتر فەقیانەکە دروست نابێ بەو شێوەی کە ئێمە ئەمانەوێ. فەقیانەی گوڵ عەکس دەبڕێ. جا سەیریکەن لێرە بەینەکە بۆتان دیاریەکەم، لەبەرەوەی ئێوە من لێم تێک ناچێ، بەس ئێوە لەوانەیە ئەگەر بۆتان دیاری نەکرێ تێک بچێت. بەم شێوەیە ئەیبڕێ. بە بورن شوێنەکەم زۆر ناڕەحەتە بچووکە. ئەمە لە ئەبەی کاتە چیەکەین لەبەرەوەی سوچی 4 گۆشە دروست نەبێ. ئەمانە بۆیە ئەبڕم لەبەرەوەی سوچی 4 گۆشە دروست نەبێ. ئەو کات چیەکەین ئەمە فەقیانەکەم بڕی و جا سەیریکەن لێرە چۆن تەسکە.
لەبەرەوەی ئەمە قیر و قاجی زۆرە بچی بکەی 1-2 سانتیمێک تقریبا 3 سانتیم لێرەوە بەم شێوەیە باریکەین. لێرە من بەفمۆیە فەقیانەکە بەم شێوەیە دەرەچێ ئینشاڵڵا ئیتا ئەی دوورومی تر ئێوە ئەیبین. ئەوەی تر ئەبێ بە یەکەم جار تەقەڵەکەی پیابێنن دوایی ئۆڤەریەکەی. بە لێرە لە فەقیانە گوڵەکە چۆن خەتەکەی بڕاوە بێ بە پێی خەتەکە بڕۆی نابێتەوە هەر بەڕێکی بڕۆ ئەبێت چۆن ئەو ئاوا لار بووە تۆ تۆیش تەقەڵەکان و لارکەیتەوە بە شێوەی ئیتر پێویست ناکاگەشتی بدووری وایەتە وەکو گوڵ دەرچێت. تقریبا ئەوەندەی ئەهێڵی تۆ تەواو دوورینی بۆ ناکەی لەبەرەوەی ئۆڤەری بکەیت. ئەمەشکەی پشتمە ئەو ئافتەی کە ئەوەکەیترم لێداناوە اینجا دەکەین بە ئۆڤەرکردنی دامێن و ئەم بەشەی کە هینمان کرد.
لێرە گەیشتمە ئەو شوێنەی کە فەقیانەکە بەشێکی ماوەتۆ ئینجا دەکەم بە ئۆڤەرکردنی. ئەم کرافە دامێن و ملیوانەکەی ماوەی تر ملاکە هیچ تری نەماوە ئەبێ ئەم فەقیانەی گوڵە خۆی هەر ئاوا بڵاو بێت ئاوا بڵاو بێ و نابێت سەرەکەی بدورێت تەنها ئۆڤەرە بێ بکرێت سەبەب من ملەکەی ماوە ملەکەشی پێشتریش بۆم بڕێون وەڵام فێشارەی بڕم بۆی کە بەڵام ئەم فەقیانەی گوڵە ئێوە ئاگادار بن بۆ کراسی نقێم نابێ لەبەرەوەی کراسی نقێم ڤەنگیانە پولەک ئەوانە ناتوانێت ئاوا دەرچێت تەنها کراسی فەتەنیش هەر نابێت لەبەرەوەی دوو ڕەنگە دیوی ناوەی ڕەنگەکە دیوی دەرەوەیشی ڕەنگەکە بەڵام تەنها بۆ کرافە تەنکەکان و بۆ کراسی گوڵدار و ئەما نابن بەس بۆ نقێم و فەتەن نابێ. لەکەی قەیدانەکەی لێ نادەم هەر ئەوە نوشتانەوەیەکی چکۆلەی جوانی ئەمەیش فەقیانە گوڵەکە جا خۆی لێ دەفا جوانتر ئەبێنرێ هەندەکەم ئێوەیش بیبن ئینشەڵڵا زۆری لێ ببین شتێکی زۆر جوانە و هەمتر جوانیش ئەوەفتێ و هەمتریش خۆشترە جارێ بۆ ئێلەک و سەڵتە و کەوا بە تایبەتی سەڵتە و کەوا زۆر زۆر جوان دەرەچێت شتێکی جوانە. ئەمەیش بڕینی من لە مەبەستم لەم کراسە بڕینی فەقیانەی گوڵ بوو زۆرترین بۆ ئەوە بۆم بڕین کە ئێوە سرنج بدەن لەم فەقیانەیە جۆری بڕینی ئەم فەقیانەیە و هیوادارم ئێوەش سوودی لێ ببین و بێتەمای خۆشحاڵی بۆتان.